بەڕێزان بەردەوامین گفتوگۆکەین لەبارەی دوایین پێشات و ڕەوشی ناوچەکە گۆڕانکاریەکان بەکوێ دەگەن ئەوەی پەیوەندی بە کوردەوە هەیە لە قازانجی کووردە هەتام دۆخی قسەی تێدا دەکەین یاخودنا گفتوگوێن بابەتانە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز کاگڕنج نۆزاد توێژەری سیاسی لە وارشۆ لەگەڵمانە کاگڕنج سڵاو لێ بێم کاتت باش سپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەی پرسی ڕۆژ با لە دوایین گۆڕانکاریەکانەوە دەست پێ بکەین دۆناڵد ترامپ قسەیەکی کردو وەکو بۆم تەقیەوە لە ناوەندی میدیایی و سیاسیدا وتی لەگەڵ میسر و ئوردن قسەم کردووە ئاوارەکانی غەزە بچن لەوێ نیشتەجێ بن غەزە بە کەڵکی ژیان نایەت پێ دوایەم پرۆژەی لە چیەوە سەرچاوی گرتووە ئایا پرۆژەی دڵخوازی ئیسرائیلە؟ سڵاو کاکڕاکۆ سڵاو لە بینەران ڕاستی فکرە بیرۆکەی گواستنەوەی بەشێک لە خەڵکی غەزە بۆ دەرەوە بیرۆکێکی کۆنترە تەنانەت پێش جەنگەکەی ئیسرائیل و غەزەشۆ بیرۆکەی هەبوو دەنگۆیەوە بوو کە لە ڕێی تورکیاوە لە ڕێی چەند کۆمپانیایەکی تورکی و قەتەڕی بەشێ لە خەڵکی غەزە بێنن بۆ ئەفرین ڕۆژاوای کوردستان تامە پێش جەنگەکەی غەزە و ئیسرائیل بوو پاشان لە کاتی جەنگەکە و لەو کاتێ سەرەتا بوو لە عێراقە دەنگۆیەوە دروست بوو کە بەشێ لە خەڵکی غەزە کە سونەن عەرەبی سونەن بیان گوازنەوە بۆ ئەنبار پارێزگای ئەنبار لە عێراقە ڕووبەرەکی زۆر گەورەیە و بەڵام دانیشتوانی کەمە کە پارێزگایەکی سونی عەرەبیشە بەڵامانەی بینیمان لە پێم وایە لە عەفرین تا ڕادەیەک چ خەڵکی غەزە و چ فەڵەستینیەکانی تر هێنران ژماریان بە تاواتی نازانم بەڵام ئەتوانە بڵێم چەند هەزارێکیان لە عەفرین نیشتەجێ بوونەوە هەندێکشیان بوونە چەکدار کە بۆ تورکیا شەڕەکەن لە ئێستاەوەی کە ترامپ باسی کرد ئەمەیان لەبەرەوەی ترامپ باسی کردو ئەمریکا بە فەرمی ئاماژەی پێ کردووە چەند لێدوانەکە زۆر ڕوون نەبوو پێم وایە لە کاتی سەفەر لەناو فڕۆکەکەی و لێدوانیدا باس لەواکە کە بەشێکیان لەبەرەوە ئەتاک و غەزە دووبارە وای لێکرێتەوە شیاوی ژیان بێت وەستە وێرانە خەڵکەکەی ڕەوانی وردن و مسڵ بکرێت تاک و چاکێکەن و دووبارە بۆ کاتێکی دیاریکراوە بگەڕێنەوە لێدوانەکی لەم چوارچیوەیە بەڵام ترۆکو هەڕەشەش بیندرێت یەکێ لە کاکمان یەکێ لەو پرسانی کە زۆر ئاڵۆزە خەڵکی غەزە لەلایەن زۆر دەوڵەتانی عەرەبی موسڵمان مەسەڵەن نێران ئیخوانەکان کراوە بە سوتەمەنی پرۆژەیەکی سیاسی بازرگانی زۆر پێواکرێت بۆ نمونە بۆەوەی خەڵکی غەزە بەشێکی بچنە دەرەوەی غەزە پێویست بەوە ناکە مەسەڵەن بە زۆریان بە موامەرە تەنیا سنووری ڕەفەح بکرێتەوە یعنی مافی سەفەر مافی جوڵە بە خەڵکی غەزە بدرێ خۆیان هەر بەشێکی کەرتی غەزە بەجێڵن بۆنەوە باڵگەمانەیە هەتاکو سەرەتای چەند مانگێکی سەرەتای جەنگەکە دەواازەی ڕەفەح ئیسرائیل نەیگرتووە لای حەماس و مەسڵ بوو لەو ماوەیە کە دەواازەکە بە فەرمی داشخرا بوو بەڵام بە پارە هەر نەفەری 5,000 بۆ 10,000 دۆلاری بدایە لە ڕێگای مصرەوە ئەیتوانی بچێتە دەرەوەی غەزە ئەلەو ماوەیە کە بەو بڕە پارە زۆرە خەڵکی غەزە بۆ لە توانابووریەکەمیانەوە لە ماوەی چەند مانگێک کە ڕەفاح لە کاتی جەنگەکە لای حەماس بووش زیاد لە 100,000 کەس لە غەزەوە غەزەیان بەجێهێشتووە ئەمە فاکتێکی تر لە ماوەی دەسەڵاتی حەماس لە غەزە زیاد لە 600,000 هاوڵاتی غەزە کەرتەکان بەجێهێشتووە یعنی تەنیا مافی کردنەوەی سنوو هەر وەکو هەر هاوڵاتیەکی تر و مافیان پێ بدرێ بەشێکی بەجێڵە نەکەم یان باڕەگە 140 بۆ 50 چکە ناکرێت 4-5 ساڵ جارێ حەماس جەنگێک کە خۆی پێ لە سەرکەوتن بەسەرم 2 میلیۆنەیە دێنێت یەکێ لە کێشەکانی غەزە کە کێشی ئابووری بێکاریە بۆ کاری سەرەکی بۆ یاگرێتەوە ڕووبەرێکی زۆر بچووکە و دانیشتوانێکی زۆر گەورە ئەم دانیشتوانە دوو حەلی هەیە یانوێ بەشێکیان بگوازرێنەوە بۆ کەرتی وەزیفەی غەربی ئەوەی پێڵن کەناری خۆراوای فەڵەستین ئەمان ئیسرائیل نایەڵێت یاخودەوە تا بیانێریتە وڵاتانی دەوروبەر یان بۆ ئەوروپا یانەوە تا کەرتی غەزە خۆی گەورە بکرێت گەورەکردنی کەرتی غەزە ئەبێ یان سینای بۆ گەورە بکرێت مصر قبوڵ ناکات یان سە حسابی خاکی ئیسرائیل بێ قبوڵ ناکرێت بۆیە هەردوونێ چ مصر و چ ئوردن هەردووکیان ڕەتیان کردووە چکە ئوردن خۆی نیوەی دانیشتوانێکی زیاتر فەڵەستینیە کێشەی گەورەیە سیناش سیسی پێی وایە ئەگەر خەڵکی غەزە بچنە سینا لەوێوە چالاکی سەربازی دژ بە ئیسرائیلەکان ئیسرائیل و کاتە دێتە ناو سینا یاخود ئۆپراسیۆنی سەربازی لە ناو سیناکە ئەمەش کێشەیە بۆ مصر کە ناتوانێت کاگڕنج بە بڕوای تۆ پرۆژەیەکی لەو شێوەیە ئەگەر دیزاین نەکراوت بێ پێشتر ئامادەکاری بۆ نەکرابێ
ترامپ باسی دەکا بەو شێوازە، یعنی وەکو جۆرێک وەکو دەزانین کەسایەتێکی وایەیە قسە شکاندنی خۆی قبول ناکات تا ڕادێک و بە تایبەت دەزانین ئوردن و میسریش پارێکی کاش لە ئەمریکا وەردەگرن بۆ بژێوی خەڵکەکەیان، ینی قسە شکاندنی ترامپ وەکو دەڵێ هەروە بە ئاسانی تێدەپەڕێ؟ پرسیارە گرنگە بیرم نەبوو ئاماژەی پێ بکەم. پڕۆژەی ناردنی خەڵکی غەزە بۆ دەرەوە تەنانەت کەناری خۆراوەش کۆتایی هێنان بە دانیشتوانی فەڵەستین لە کەناری خۆراوە و غەزە پرۆژەیەکی کۆنی ئیسرائیلە باڵە ڕاستڕەوەکە. ئەبێ بزانین لە ناو ئیسرائیلە چەند پرۆژەیەکەیە. بۆ نمونە لە پرۆژەی ئاعترافکردن بە دەوڵەتی فەڵەستین چارەسەری دوو دەوڵەتی هەیە، من لە ناو ئیسرائیل ئەم پرۆژانە هەیە. پیان وایە بێت دەوڵەتێک لەسەر سنوورەکانی پێش 67 جەنگی 67 بۆ فەڵەستینەکان دروست بکرێت. لێرەوە هەیە پرۆژەی ئیسرائیلێت تاکۆگاتە و پەری ڕاستڕەوەکان کاڵێن غەزە و ڕامەڵڵا و کەناری خۆراوە بێت چۆ بکرێت بە تەواوەتی هەمووی بکرێت بە ئیسرائیل یاخود فەڵەستینی تیان نەمێنێ. ئەم پرۆژانەیە ترامپ وا دیارە نزیکە لە پرۆژەی ڕاستڕەوەکان تەبەنیکردنی پرۆژەکەی ڕاستڕەوەکان و پێم وایەوەی کە ترامەیڵێت جارێ بەس لێدوانە پەیوەندیەکانی لەگەڵ ئوردن و مسرا دوێنە بە فەرمی مسر و ئوردن هەردووکیان تا ڕادێ بە فەرمی ڕەتیان کردەوە کە شتیوا بکەن. پارێکی ئەمریکا بۆ ئوردن و مسر زیاتر لەبەرم کەیسە نییە، کۆنە لە کامدێڤد و لە ڕێکەوتنامی ئاشتیەکانەوە بۆ چۆن بڵێ پاریانە داتێ لەبەرەوەی ئاشتیان ڕاگەیاندووە لەگەڵ ئیسرائیلە. ئایا پارەکە زیاد دەکات یان سزاکە کە ئەو پارانە ببڕێت؟ هەمووی فشارەیە. ئەگەر ترامپ بەبەستی بێ پێم وایە دەوڵەتی تر شەتوانێت دۆزێتەوە بۆ کەیسە، بەڵام تەنیا سنوور بکاتەوە بەبێ فشار و بەبێ هیچ شتێک خەڵکی غەزە خۆی بەشێکی کەرتەکە بەجێڵن دوور لە پرۆپاگەندە و بازرگانی خوانەکان و بەری ئێران ومانە خۆی حەقیقەتەکە وەیە. باشە کاگرنج لە دوێنێەوە ئیتر وردە وردە خەڵک دەبینین دەگەڕێتەوە بۆ کەرتی غەزە و ڕاستە ماڵ و حاڵ و ژیانیان نەماوە، بەڵام لە ڕووی معنەویەوە وا پێدەچێت تەبان ئەمە هەمویان نین وەکو تۆتی بەشێکیان هەر خۆیان دەرفەتیان بۆ بڕەخسێت جێ دێڵن، بەڵام بەشێکیان دەگەڕێنەوە و وەکو جۆرێک لە هەڵوێستی معنەوی دەبینن مانەوەیان لەسەر خاکی خۆیان. ینی پێ دوایە غەزە ئاوادان دەکرێتەوە دەبێتەوە شوێنێک بۆ ژیان وەکو پێش 7 ئۆکتۆبەری لێ دێتەوە؟ ناو زۆر قورسە وەکو تا دووبارە دروستکردنەوەی غەزە پەیوەندی بە هەندێک ڕێکەوتنامەی جددی و گەورە هەیە کە بەم ئاگربەست و بەوەستاندنی جەنگ دروست نابێت، چونکە بیرمانەچێت یەک خانوو لە غەزە دروست ناکرێت ئەگەر ئیسرائیل مۆڵەتی نەدا. ئایا وا دانێ مەسەڵەن ئاگربەستی ڕاگرتووە و حەماس ئەڵێ من سەرکەوتوومە مێنمەوە لە دەسەڵات، حەماس چۆن ئەتوانێت 2 ملیۆن خەڵک بە و وەزع بەڕێوە بەرێت؟ ئەمە واکات کە مەرجە استراتیژیەکانی ئیسرائیل دەبێت جێبەجێکرێت. ئەگەر بە جددیەتی کە حەماس لە حکم لا نەچێت دەبێت لا بچێت ڕێ لە دووبارە دروستکردنەوەی غەزاگرێ ئیسرائیل چکە بەپێی هەموو یاساکان نەبێت پرس بە ئیسرائیل بکرێت. لە نەتەوەی گرتوەکانش غەزا هەر لە 67 تا کۆمڕۆ بە داگیرکرا و لەلایەن ئیسرائیلەوە دانراوە. ئاسمان و سنوورەکانی پێش شەڕەکە و دوای شەڕەکە ژا بەدەست ئیسرائیلە بێت، بۆیە سنوورەکان لای ئیسرائیلە. ئایا مەرجەکانی ئیسرائیل دوای چی بێت؟ تەنیا بە حەماس ئەوەستێت یان مەرجی تریە بێت؟ ئەمیان واکات کە پرسی ئاوادانکردنەوەی غەزە جارێ بوەستێت جێبەجێ نەکرێت. بێگومان خەڵکێکی زۆر هەیە کە دڵیان خۆشە بووە خەڵکێکی زۆر هەیە خەیمەکانی لە باشووری غەزە دروست کردووە، نزیکەی ملیۆنێکانە باشووری غەزە بوون. ئێستا خەڵکە چێڵە هیچ نەبێت بچینەوە سەر گەڕەک و ماڵەکانی خۆمان خەیمەکانی خۆمان لەسەر پاشماوەی ماڵە ڕووخاوەکەی خۆمان دروست بکەینەوە. دڵخۆشەکەی بەشێکی ئەوەیە بیرمانەچە میدیای قەتەڕی بەرەی ئیخوانیەوانە شتەکان زۆر بەلا ڕێیابن، چونکە ئەوان پێویستیان بۆ ئەم 2 ملیۆن ئینسانە لەم چوارچێوە بچووکە بمێنێتەوە هەمکەی بیانوێ بیاندەن بە کوشت وەکو سوتەمەنیەک وەکو بازرگانێک کات خۆی دەوڵەتانی عەرەبیان بازرگانیان بە خەڵکی غەزەوا کرد. ئێستا قەتەڕ و بەری ئێران لەگەڵ ئیخوانەکان یانوێت ئەم 2 ملیۆنە لەو شوێنە بمێنێتەوە بیانکەن بە قەڵغانی مرۆیی پێویستیان سازشیان لەسەر بکەن وەکو کارتی سیاسی بەکاریان بێنن. بەڕاستی بۆتە بازرگانێک ئەگەرەوەدە دڵسۆزی غەزە لە 56 دەوڵەتی ئیسلامیە بۆ دانیکەن جەنگی ڕانەگەیان دژی ئیسرائیل. باشە کاگرنج وا پێدەچێ ینی لەم چەند ڕۆژێ ڕابردوودا لە کاتی ئازادکردنی دیلەکانی ئیسرائیلدا و چەندی لە حەماس نمایش دەکا وای پیشان دەدا کە بەهێزە ماوەتەوە و خۆڕاگر بووە و
براوەشە لە جەنگەکەدا براوەی جەنگەکە ئەوە و ئەم بە بڵێن ئاوازە گوازراوەتەوە بۆ بەشێک لە وڵاتانی ناوچەکە و بە هەرێمی کوردستانیشەوە ینی دەڵێن حەماس براوە تۆکو توێژەرێکی بێلایەن کە دەنووسی و چاودێری دۆخەکە دەکەی پێ دوایە براوە کێیە لەم جەنگەدا؟ کاگراکۆ سەرەتا چەند لەبارەت چەند جارێ نووسیوە پرسی ئیسرائیل و فەڵەستین پرسی خاکە کەواتە جەوهەری بردنەوە دۆڕانەوەیە کە تۆ چەنێ خاکت بەدەستێنا و چەنێ خاکت لە دەستداوە. ئیسرائیل ئەگەر خاک لە دەست نەدات هەر براوەیە چکە خۆی خاکێکی پێش شەڕەکەش خاکێکی زیاتری بەدەستە خاکی زیاتر بەدەستبێنەوە بردنەوە و چۆن بڵێ دوو بردنەوەی لەسەرێ. حەماس پێشتر خۆی هەر فەڵەستینیەکان لە دۆخی دۆڕاوان خاکیان لە دەستداوە بە قسەی خۆشیان وارە خاکیان دەستداوە کەواتە ئەگەر شەڕەکە کە شەڕەکەن خاک بەدەستێنن دۆڕاون ئەمە بەپی جەوهەری ململانی ئیسرائیل و فەڵەستین. حەماس خاکی یانە بێ لە دەست بدات یاخود هیچ خاکی بەدەستانێ خۆی پێش 7 ئۆکتۆبر خاکی زۆر لە دەستداوە کەواتە دۆڕاوە. ئێستا دۆڕاویەکەی زیاترە بێت و کاولبوونێکی زیاتر شیناوەتەوە بۆیە بەبێ پرسی خاک باسی بردنەوە و وەکو جەنگ باسی بردنەوە و دۆڕان ئەبێ لەسەر ئاستی خاک بکرێت لە پەیوەندی ئیسرائیل و فەڵەستین. وەکو شەڕواناکرێ بڵێ سەرێشەی بۆ ئیسرائیل دروست کرد یاخدەکرێ بڵێ ماومەتەوە بەڵام هەر بۆ بینەرانش با و تێبینێ بزانن ئەم عەرزە عەسکەریەی کە حەماسیەکە لە ڕاستیە پەیام نییە بۆ ئیسرائیل زیاتر پەیامە بۆ سوڵتەی فەڵەستینی دەسەڵاتی فەڵەستینی فەتەح ناخۆی غەزە بۆوانە لە من مامەتەوە ئەبێ قبوڵم کەن و لێم بترسن هیچ کودەتایەک یان خۆپێشاندانێ دژم نەکەن چکەوە مامەتەوە خەڵکشە کوژم لەسەر جادەکان چکە ڕۆژانە خەڵکە کوژێ فەڵەستینیە کوژێ ئەگناوە پەیامێ نییە بە کلاشکۆفەوە کە دەرەچیت ئیسرائیل خۆ بەچی لێتە ترسیوانەوە شارەکەت یاوی کاول کرد هەموو ئەوانی کە بە چەکەوە دەرەکەوە نەمابینی بە نعل و بە تراکسۆتۆ شەڕیانە کرد. چەکدارانی حەماس لێک کاتە بە چەک و بە جلی سەربازیەوە بیرێن یان پێش جەنگ یان لە کاتی ئاگربەستەکان بۆی خەڵکی غەزە بترسێنن بۆ 2 میلیۆن داماوە لەم چەکدارانە بترسن و قبوڵیان بکەن هیچ خۆپێشاندانێک یان هیچ ناڕەزایەتیە دەرنەبڕتان ناڕەزایەتی زۆر و حەماس خەڵکشی کوشتۆ لەسەرەوە تۆ تەماشاکە سبەی شەڕ دەست پێ بکاتەوە جلی سەربازی نامێنێت هەمووی بە جلی مەدەنیەوە چنە ناو ژن و مناڵەکان جاروبار بۆ سەدانێن هجوومەکەن بە جلی مەدەنیەوە هەر ئاگربەستەبێک جلە سەربازەکانەکەن بۆ جلە سەربازەکان ئاماژەیە بۆ لایەنی فەڵەستینی ترساندنی فەڵەستینیەکان. باشە کاگڕەنج ینی دیلەکان پیشاندانی دیلەکانی ئیسرائیل بەو شێوازە وەکو دەڵێ بۆ شێوە پۆشە و پەرداخ و ینی گەشیە هەندێک دەڵێن ینی ئەمانە لەکوێ بوون لەژێر ئەو بۆمبارانی ئیسرائیلدا و چۆن حەماس توانیوێت ئێمانە بپارێزێ ئایا لە نێو غەزەدا بوون یان لە وڵاتی دیکە بوون؟ کاکۆ پرسیارە زۆرەکرێت لەوەش زۆر چەواشەکاری کراوە بەڕاستی. ئیسرائیل کە بتوانێت نەسڕوڵا بدۆزێتەوە و بیکوژێت مەسە محەممەد زەیف مەڕوان عیسا ئەحمەد غەندور محەممەد زەیف و سنوار ئەمانە هەموویە دۆزێتەوە یان کوژێ هەنیە لە ناو تارانە کوژێ ئەمانە بێگومان گەیشتن بەم ناوانی کە کوژراون ئیسرائیل پێیان گەیشت و زۆر قورسترە بۆی کە بگەی بە بارمتێک چکە بارمنتەکە بێگومان وەکو محەممەد زەیف پارێزراو نییە لە ڕووی ئەمنی وەکوان شارەزای نیانشانە کە ئەگا بەمانە کەواتە پرسیارێک دروستە بێ ئایا کە گەیشت بە حەسەن نەسڕڵڵاه هەنیە بۆ شێوازە دەقیقەیان کوژێ ئایا شوێنی بارمنتەکان نازانێت مناڵم شوێنی 100% نەزانێت بەڵام دڵنیام لەوەی کە شوێنی بەشێکی زۆریانی زانیوە هەر بۆیە ئەو هەموو خەڵکەکە کوژراوە کەمترین بارمنتەکانی تیا بووە چکە زانوێتی لە چ شوێنێ بارمنتەکانەیە بۆ ئازادیانی نەکردووە ئازادکردنی بارمتە جیاوازە لە ئۆپراسسیۆنی اختیالات لە اختیالات تۆ کەسەکە دۆزیتەوە بەسی کوژی بەڵام لە ئازادکردنی بارمتە پێویستە بیدۆزیتەوە ئەنجا ئۆپراسسیۆنێکی سەربازی بکەیت سەربازەکانی خۆت بپارێزێت و بارمتەکەش نەکوژێت کەمە زۆر قورسە هەشت بارمتەشتانەوە باس ناکرێت هەشت بارمتە بە ئۆپراسسیۆنی سەربازی ئیسرائیل خۆی ئازادی کە بەڵام لێکەوتەکانی زۆر خراپ بۆ نمونە ناچار بە 100 فەڵەستینی بکوژێ سەربازێکی خۆی بکوژێ ئەنجا دوایی فەرمان دەرچوو بۆ چەکدارانی حەماس هەر کە زانیتان چەکدارانی ئیسرائیل نزیکە بنیان ئاترێتە شوێنەکە بارمتەکان بکوژن وەیە ئیسرائیل پێی وا بوو کە هەر لە سەرەتاشەوە لە یەکەم ڕۆژەوە باسی ئاگربەستی کردووە بۆ گۆڕینەوەی بارمتەکان
ئەگەر دوای چەند هەفتەیە لە جەنگەکە ئیسرائیل لە ئاگربەستێکی هاوشێوەی کرد بۆ ماوەی هەفتەیە بۆ 10 ڕۆژ بوو 100 بارمەتی خۆی ئازاد کرد. یعنی لە سەرەتاوە ئیسرائیل بۆ گۆڕینەوەی بارمەتەکان ڕازی بۆ باگ. کاگڕەنج ینی دواپرسیارم هەمیشێمە لەم پرس و باسانە پرسەکان دەبەستینەوە دیسانەوە بە دۆخی کوردەوە تا ئێستا ڕەوشەکە بۆ کورد چۆنە هەندێک لێدوان دەبیستین لەلایەن بەرپرسانی ئیسرائیلەوەیان کەسایەتیەکانەوە لە ئیسرائیل بوونە ئیدیکۆهین لەم دوو ڕۆژی ڕابردوودا لە تۆڕیەکەس دەڵێ ئازاترین جەنگاوەرەکانی جیهان کوردەکانە نەگەر گیانیش پشتیان لێ بکەمە پشتیان لێ ناکەین ئایا ئەم جۆرە لێدوانانە خزمەت بە پرسی کوردەکەن لە ناوچەکە و بۆ کورد چۆنە دۆخەکە باڵسەنگاندنی تۆ بەگشتی هیدیکۆین میدیاکارێکە وەکو کەسایەتیەکێوێ بەڵێ خۆ لە ئیسرائیل و گوتارە هەیە کە پیان وایەسا ئەکرێ هاوکاری دروزەکان کوردەکان کەمینەکان بکەن تا لایەوان چێوە بە بەرژەوەندی خۆیانە ترە و کەمینانە بەکاردێنن بەڵام و کەمینانە شەکرێ سوود لەوە ببینن بەش ئایندەی کوردستانە تاکو سێمە لە زیاتر وەگەر چەخت لەسەر ڕۆژاوی کوردستان بکەینەوە چکە بەشێکی ڕاستەخۆی لە هاوکێشەکان تا ئێستا لە قۆناغی ڕاگوزەری ئینتیقالیە پێم وایە تاکو قۆناغی ڕاگوزەر بەردەوام بێت کورد لە بەردەم هەلی باشە زیاتر یعنی مانەوەی زیاترە بێت پشتگیری زیاترە بێت بەڵام دوای مەرحەلەی ڕاگوزەر ئەمە پرسیارەکان دروستە بێت لە دوای قۆناغی ڕاگوزەرگە بگەین بە سووریایەکی وەکو دەوڵەتدان پێدانرا و ئەو کاتە تووشی مەترسی گەورە بین و هەروە ڕەنگە هەلی ئەوەشمان بەڵکێک کە تورکیا و سووریا بە ناچاری وەکو دیفاکتۆ چۆن هەرێمی کوردستان قبول کرا بۆ شێوازە ڕۆژاوای کوردستانش قبول کرا بەڵام پێم وایە تاکو دۆخی ئەم فترە ئینتیقالی لە مەسلحەتی کوردە هەرچەند زیانی مرۆییمان هەیە مەسەڵەن زیانی ئابووری هەیە ناتوانین زۆر پرۆژەی گەورە بکەیت ناتوانێت ئابووری ببوژێنیتەوە بەڵام وەکومانەوەی ڕۆژاوای کوردستان پێم وایە فترە ئینتیقالیە باشترە دوای فترە ئینتیقالیەکە بەڕاستی نازانم دوای فترەی ئینتیقالی ئەگەین بە شەڕی ناخۆ ئەگەین بە سوورایەکی بەهێز چ ڕێککەوتنێکەوە بەڵام فاکتەرە دەرێکەکان کە ڕۆڵی سەرەکیە بینن لە سووریا شەڕەکانی ناو سووریا لە ماوەی چەند ساڵی ڕابردوو فاکتەری دەرەکی ڕۆڵی سەرەکی تیابینیەوە لە ئێستا فاکتەری دەرەکی لەگەڵ سەقامگیری سووریایە بەڵام سەقامگیریە لەگەڵ یەتیبان بە وریایە و تەماشا و سەقامگیریەکە ئایا ئەحمەد شەر حەکرێت ئەو چانسی پێ بدرێ بۆ ئێستا حاڵی حازر ئەحمەد شەرە لە ژێر تاقیکردنەوەیە من پێم وایە سەرکەوتنی ئەحمەد شەرە لەم تاقیکردنەوەیە بەسراوەتەوە بەوەی کە چۆن گروپەکانی دەوروبەری خۆی کۆنتڕۆڵەکات ئەو جیهادیانی دەوروبەری ئایا جیهادیەکان ڕازیە بن بۆ گوتارەی ئەحمەد شەر دەوڵەتی مەدەنی چکار ماوەی پێشوو بوو داعش لە ڕێی ڕۆژنامەکەی تەقریباً تەکفیری کرد کە ئەمە دەوڵەتی مەدەنی و کوفر دروستەکە ئەوانەی دەوروبەری چکە زۆرێکیان کۆنە داعش بوونە ئەم هەموو ئەم فاکتەرانەوە کەن لە ئایندەی سووریا بە کورتیە گەڕیرم ئایندەی سووریا تەواو پەیوەستە بەم فترە ئینتیقالیەوە لە فترە ئینتیقالی کورد بتوانێت بەم هێزی خۆی بمێنێتەوە لە ئایندەی سووریا کرێت دەستکەوتی باشی دەستکرێت ئایا تورکیا چیە کات گەر کاتە بێتوان باسیەوەی تورکیاشکەم کە بە نیازی چی و ئامانجی چیە وەڵا کاگڕەنج من خۆشحاڵم درێژە بە گفتوگەکەمان بین کات نەماوە لە نزیکترین دەرفەت ئاگە دەرفەتی دەبێ بێگومانە لە پرۆگرامەکە لەگەڵ بەڕێزت کەمێک باس لە تورکیا دەکەین و ئەوەی کە تورکیا دەیەوێت چی بکات دەتوانێت چی بکەوە و بەیاننامەی داعش بەڕاستی وژەر پرسێکی گرنگە دوای ساڵانێک یەکەم بەیاننامەیە لە پێگەیەکی فەرمی خۆی بڵاوی بکاتەوە گفتوگۆ لەسەر بابەتانە شەکەین سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەی پرسی ڕۆژ کاگڕەنج نەوزاد توێژەری سیاسی سپاس کە لەگەڵمان بووی خۆشەویستان تا پێتانەگەینەوە لە بەرنامەیەکی تر لە ڕۆژێکی تر بە یارمەتیاوکارانم کاتێک خۆش.